سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پێتان دەگەمەوە. لەم بەرنمەیەدا باز لە ڕۆڵی پەرلەمان دەکەین. لە میوانەکانم دەپرسم پەرلەمان وەک دەستگایەکی شەرعی و یاسایی لە کۆمەڵگەیەمەدا لەکوێ هاوکێشە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکاندایە. ئەرکی پەرلەمان دوشتی زۆر گرنگە. یەکەم یاسادانان، دووەم چاودێریکردنی حکوومەت. دەپرسین لەم خولەدا پەرلەمان چی بۆ هەریەکە لەمانە کرد؟ ئایا هۆکاری پەخستنی پەرلەمانی کوردستان چی بوو؟ لەوەش گرنگتر ئەی چۆن دەکرێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. بەناوی خۆی گەورە مێهرەبان، بێگومان پەرلەمان هەڵبژێراوی خەڵکەوە دەنگ و ڕەنگی گەلە، بۆیە پەرلەمان ئەرکی سەرەکی داکۆشیکردنە لە داخوازیەکانی خەڵکی هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە ڕۆڵی پەرلەمان وەکو پێویست لە بەرچاو نەگیراوە و هەر بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 پەرلەمان مەرجعی پرسە چارەنووسسازەکانە لە هەرێمی کوردستان. بۆیە دەبێت بۆ سەرجەم پرسە چارەنووسسازەکان چ لە بواری سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری پەرلەمان بکرێتە مەرجع. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەو ڕۆڵە نەدراوە بە پەرلەمان و بەڕای من ئەمەش بۆ دوو خاڵە گەڕێتەوە. خاڵی یەکەم ئەوەیە کە حیزب باڵا دەستە تا ئێستا و حیزب بڕیاری یەکلاکەرەوە دەدات لە هەرێمی کوردستانە و تەنانەت لە سەرجەم بوارەکانە حیزب ڕۆڵی هەیە و دەستی خستوەتە ناو کاروبارەکانەوە، جا ئەو بوارانە چ بواری سیاسی بێ یا ئابووری بێەوە تەنانەت بواری کۆمەڵایەتیش حیزب باڵا دەستەوە هەموو بڕیارەکان دوجار لەلایەن حیزبەکانەوە یەکلا دەکرێتەوە. خاڵی دووەم بە هەندوەرنەگرتنی ڕۆڵی پەرلەمان لەلایەن حیزبەکانەوە بەڵگەش بۆ ئەوەیە کە ئەبینین ئێمە لە پەرلەمانە کەمترین ئەندامانی باڵای و بڕیار بەدەستی حیزبەکان دێنە ناو پەرلەمانەوە. بۆ نمونە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزبەکان زۆر بە کەمی دەبینین، بەڵام بە پێچوانەوە لە دەسەڵاتی جێبەجێکردنەوە لە ئەنجومەنی وەزیرانە ئەبینین زۆربەی وەزیرەکان یا ئەندامی مەکتەبی سیاسین یا لانی کەمەندامی سەرکردایەتی حیزبەکانن و لەوێ بڕیاری یەکلات کەرەوە دەدرێت. بۆیە پەرلەمان ڕۆڵی پەرلەمان پەراوێز خراوە لە سەرجەم بوارەکانە و بەڕای من ئەمانە هۆکارن بۆی کە پەرلەمان تا ئێستا وەکو پێویست نەبووەتە مەرجع بۆ سەرجەم پرسەکان و ڕۆڵی پەرلەمان بە هەندوەرنەگیراوە. ئەگەر وڵاتی بێوێ دەوڵەتداری کامیلە تێبێوێ دەوڵەت بەڕێوەبەرێ بەڕاستی موسسەی پەرلەمان هەستیارترین دەستگایە لەناو ئەو دەوڵەتەیە کە ڕاستەخۆ بە دەنگی هاوڵاتیانی ئەو وڵاتە دروستەکرێ و حکوومەت لەو ئەبێتەوە، یانێ دەرهاویشتەی پەرلەمانە، چونکە دوجار ئەوە نوێنەرەکانی خەڵکن کە دەنگەدەن بۆ حکوومەتە و ئەو وەزیرانە ئەخەنە سەر کورسی دەسەڵات بۆ ماوەیەکی دیاریکرا و کاروبارەکانی دەوڵەتەکە بەڕێوەبەرن. ئەلبەت ئەگەر دەوڵەت بشوبهێنی بە جەستەی مرۆڤێک ئەتوانی بڵێ ئەو دڵی کە خوێن دابەشەکە بەسەر جەستەیە بۆی ژیان بەردەوام بێ بریتە لە حکوومەتەکە، بەڵام ئەو مێشکەی کە ئەو تێگڕای زیندە چالاکیەکانی ئەو جەستەیە کار پێ ئەکات و نەخشەڕێی ژیانی ئەو کەسە ڕێکەخە، ئەتوانی بڵێ مێشکەکەیە. ئێستا لە وڵاتی ئەمە مێشک وەستاوە، تەنها دڵ ئیشەکە کە مێشکیش وەستا ئیتر حکوومەت ڕێونەکە، هەنگاوەکان بە تەخەبوت بە خراپی هەنگاو هەڵەگرێ. لەبەرەوە بینین تێگەچێ، دەست درێژکردن بۆ کاروبارەکان تێگەچێ، هەنگاوەکان تێگەچێ، قسەکردن تێگەچێ، بیستن تێگەچێت، تێگڕای زیندە چالاکیەکانی جەستەی ئەو دەوڵەتە هەمووی بەسەر یەکە ئەکەوێت و ئەتوانی بڵێ پرزیەک دروستە بێ کە ئەو پەڕەکەی دیار نابێت. لە هەموو دەوڵەتێکا کە دەوڵەتی یاسا بێ و دەوڵەتێک بێ باوەڕی بە جاکردنەوەی دەسەڵاتەکان هەبێ، ئەو دەسەڵاتی یاسادانان لەسەر هەموو دەسەڵاتەکانەوەیە و کار بۆ ڕێخستنەوەی یاساکان و هەروە لە ڕێگای ڕێخستنەوەی دەرچوون یاساکانیشەوە کار بۆ ڕێخستنەوەی کۆمەلگاکە و کار بۆ ئەوکە چاودێری حکوومەتیشکا کە ئەمە ڕۆڵێکی زۆر گرنگە. بۆیە لە دەسەڵاتی یاسای هەموو کار بۆ ئەوە کرێت دەسەڵاتی یاسادانان هەمیشە لوتکەیە بێ بووی ئەمە بتوانین کار بۆ بکەین بۆ ئێستا بۆ داهاتوو کار لەسەر ڕێخستنەوەی کۆمەلگا بکەین لە ڕێگای کار و چالاکیەکانی پەرلەمانەوە. بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانەوە پێچەوانەکەی بینین لە ئێستا وای لێ هاتووە پەرلەمان
لە دوای 25 ساڵ لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە پەرلەمان پەکراوە بۆتە هۆکارێ بە بەرژەوەندی حیزبی لەسەر هەموو بەرژەوەندێکەوە بێ و بەرژەوەندی حیزبی بۆتە هۆکارێ بۆ ئەوەی کە بڕیاردەر بێ لە هەرێمی کوردستانە. ئەمە کار لەسەرەوە دەرەخا کە ئێمە ئەگەر لە داهاتووە خاوەنی دەستوریش بین ئەوە بەرژەوەندی حیزبیەکانە کار لەسەر ڕێخستنی دەستور و هەروە دەرچوونی دەستورەکە. بۆیە لەو ڕوانکەوە ئێمە بەڕاستی لە ئێستا نامێ ناومێد بین، بەڵام ئەگەر ئێمە بمانەوێت کار بۆ دروستبوونی دەوڵەتی یاسا بکەین لە هەرێمی کوردستانە، کار بۆ بکەین دەسەڵاتەکان جێگای خۆی بگرێ، پێویستە لە دەستورەوە دەست پێ بکەین، دەستورەکە لەسەر بنەمای یاسا و هەروە لەسەر بنەمای جاکردن دەسەڵاتەکان بێ، نەک لەسەر ئەساسی بیری دەستکی حیزبیاتی بێ. بە شێوازێ بێ ئێمە ئەبێ لێەوە کار بۆ بکەین بۆی جارێکی کە ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان ڕوونایاتەوە. لە ڕاستیە پەرلەمانی کوردستان لەگەڵ هەموو دەسەڵاتەکانی تر لە هەرێمی کوردستان، چ دەسەڵاتی جێبەجێکردن و چ دەسەڵاتی قەزایی لە ماوەی 25 ساڵی ڕابردووە بەداخەوە لە هەرێمی کوردستانە نەیانتوانیوە دەوری خۆیان ببینن. بۆ چونکە هەمیشە ئێمە ئەم دەسەڵاتانەمان هەبوو، ئەم وەکو دەستگایەک هەمان بووە، بەڵام دەسەڵاتی حەقیقی خۆی پیادە نەکردووە. دەسەڵاتی حەقیقی خۆی لە دەرەوەی دەستگاکانە کە بریتیە لە حیزب. بۆ نمونە ئێستا پەرلەمانی کوردستان لە ماوەی 25 ساڵی ڕابردووە بە بەردەوامی هەبووە، بەڵام نەیتوانیەوە ممارەسەی بەسەربەخۆیی وەک ئەوەی کە پێویستە ممارەسەی مهمەکەی اختصاسەکەی خۆی بکا کە یاسادانانە، و هەروەها بە هەمان شێوە نەیتوانیوە ممارەسەی کارەکەی تری اختصاسەکەی تری بکە کە چاودێریکردنە. بۆ چکە دەسەڵات لە لای حیزبەکانەوە بووە. پەرلەمان وەکو مؤسسەیەک بەکارهێنراوە لە بەرژەوەندی حیزبەکانە، ئەو یاسایانەی تیا دەرکراوە کە حیزبەکان پێیان باش بوو. هەر یاسایە کە حیزبەکان پێیان باش نەبوو بێ نتوانراوە لە پەرلەمانەوە دەربکرێ. بۆیە پەرلەمان وەکو دەستگایەک بەکارهێنراوە بۆ خزمەتکردنی حیزب، دەسەڵاتی حەقیقی لە لای حیزب بۆ. لە خولی سێمە جوڵەیەک دروست بوو لە پەرلەمانە لە هەرێمی کوردستانە بەهۆی دروستبوونی ئۆپۆزیسیۆنەوە کە سێ لایەن گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و ئۆپۆزیسیۆن بوون، بەڵام لەگەڵەوەشە ئەوان نەیانتوانی ئەم جوڵەیە کە لە ناو پەرلەمانە دروستیان کرد، ئەم هاوارەی پەرلەمانیان کە گەیان بە دەرەوە بە خەڵک کە زۆر شتیان لە خەڵک گەیان کە پەرلەمان دەبێت چۆن بێت و چی بکە، بەڵام نەیانتوانی بیخەنە ئەرزی واقعەوە. بۆ لەبەر ئەوەی کە بە زۆرینە و کەمینە ئەو کاتەش پرسەکان تێپەڕ دەکرا، ئۆپۆزیسیۆن تەنها ئەوەندەی بۆ مابووانە کە شتە نایاساییەکان ئەو بابەتانەی کە پێویستە پەرلەمان بیکات و نەی دەتوانی بیکایە پێویست بوو کە نەیکات و دەیکرد، وەکو مەسەلەی درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بگەێنێ بە خەڵک، یعنی هاوارێ دروستکە کە پەرلەمان نابێ بەم شێوەیە کارکا، بەڵکو دەبێ بەم شێوەیە کارکات. لە خولی چوارەمی پەرلەمانە ئەم هاوارە تا ڕادەیەک هەوڵ هەبوو بۆ لەلایەن هەموو فراکسیۆنەکانەوە، بەشێ ئەگەر نەڵێم هەموو لە بەشێکی زۆری فراکسیۆنەکان، کە ئەم هاوارە بگەێنرێتە ئەم دەنگەی کە لە خولی سێمە دروست بوو لە ناو پەرلەمانی کوردستانە تەرجمە بکرێت بۆ واقع. بۆیە ئەم خولەی پەرلەمان هەر لە سەرەتاوە هەوڵیدا دەوری حەقیقی بگێڕێتەوە بۆ پەرلەمان، هەوڵیدا کە پەرلەمان وەکو دەستگایەکی تەشریعی سەربەخۆ یاسا دابنێ، یاسایەک یا ئەو یاسانەی دایاندنێ لە خزمەتی خەڵک دابن، لە خزمەتی سیستمی حکومڕانی و بەدامەزراوەیکردنی حکومڕانی بن لە هەرێمی کوردستاندا، و هەروەها لە هەمان کاتدا هەوڵیشیدا کە کارەکەی تری پەرلەمان کە بریتیە لە کاری چاودێریکردن بگێڕێتەوە بۆ پەرلەمان. بۆیە بینیمان ئەم خولەی پەرلەمان هەر لە زووەوە ڕوبەڕووی حیزبەکان و ڕوبەڕووی دەسەڵاتی جێبەجێکردن و ئەوانە یعنی بەریەککەوتن ڕوویدا لە نێوانیانە، ئەو بوو ئەم حاڵەتەی ڕێکەوتەوە کە ئێستا پەرلەمانی کوردستان تایەتی بەداخەوە. دوو ئەرکی سەرەکی هەیە پەرلەمان، ئەویش ئەرکی یاسادانان و چاودێریکردنی جێبەجێکردنی ئەو یاسا و بڕیارانی کە لە پەرلەمان دەرەچێەوە چاودێریکردنی دام و دەستگاکانی دەسەڵاتی جێبەجێکردنە. بۆ هەریچێک لەم پرسانە پەرلەمانی کوردستان و یاخود بە تایبەتی ئەم خولەی چوارەمی پەرلەمان ئەتوانم بڵم بە دەستپێکێکی نائاسایی دەست بەکار بوو لەم خولەدا، و لەمپەر و گیر و گرفتی زۆر هاتە ڕێی پەرلەمان و ئەرکەکانی پەرلەمان هەر لە سەرەتایی دەست بەکار بوون و دەستپێکی کارەکانە و هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی پەرلەمانە لەمپەری زۆر دروستکرا لەلایەن حیزبەکانەوە بۆ پەرلەمان.
کە ئەتوانین بڵم لە ڕووی یاسادانانەوە کە ئەم خولا بەراورد بە خولەکانی تر کەمترین یاسا و بڕیاری لێ دەرچووە کە ماوەی ساڵ و نیوێک لە ئەم خولەی پەرلەمان دەست بەکار بووە. بەڵام ئەو یاسا و بڕیارانی کە لەم خولا دەرچۆ بەڕای من یاسای نەوعین و ئەو یاسایانەکە بۆ نمونە 18 یاسا دەرچوو لەم خولەیە ئەتوانم بڵم زۆربەی ئەو یاسانە یاسای زۆر نەوعی بوون و زۆر پێویست و پڕبایەخ بوون بۆ ئەم لەم خولاکە دەرچووە. بۆ نمونە یاسای سندوقی داهاتی نەوت و گاز و یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و یەکێکی تر لەو یاسانە یاسای ئامادەکردنی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کە ئەمە بەڕای من یاسایەکی زۆر زۆر گرنگ بوو و لەم خولەیە لیژنەکە پێکهێنرا هەرچەنە دەرەنجامەکەی ئەویش تا ئێستا ئەو ماوەی لە یاساکەدا بۆیان دیاری کرابوو کۆتایی هاتووە و تا ئێستا لیژنەکەش کارەکانی خۆیان تەواو نەکردووە. بەڵام دەستپێکێکی باش بوو یاسای زمانە فەرمیەکان بەو یاسایانی کە هەمواریش کراوە ئەو یاسایانش کە دەرچووە بەداخەوە وەکو وتم کە یاسای زۆر باش بوون بەڵام وەکو پێویست نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە و لە ڕووی یاسادانانەوە وەکوتم پەرلەمان وەکو پێویست نەیتوانیوە لە ڕووی یاسا و لە ڕووی یاسا و بڕیارەکانەوە وەکو پێویست بە ئەرکی خۆی هەستێ بەڵام ئەوەش لەمپەر و هۆکاری زۆری هەبووە و ئەتوانم بڵم ینی بابەتەکە پەیوەندی بە کەم تەرخەمی پەرلەمان و ئەندامانی پەرلەمانەوە نەبووە. لە ڕووی چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردنەوە و چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکانەوە ئەم خولەی پەرلەمان نتوانم بڵم خولێکی کارا بوو و چاودێریکی باشی دەسەڵاتی جێبەجێکردنی ئەکرد و ژمارەیەکی زۆر لێپرسینەوە و پرسیار ئاراستەی دەسەڵاتی جێبەجێکردن کراوە. بۆ نمونە لە ماوەی ئەو ساڵۆنیوەیە کە پەرلەمان دەست بەکار بوو بە نزیکەی 450 پرسیار ئاراستە کراوە بە بەراورد بە خولەکانی ڕابردوو ژمارەیەکی باشە و بانکهێشتی وەزیرەکان و بەرپرسی دام و دەستگاکان زۆر کراوە بۆ چ بۆ ناوهۆڵی پەرلەمان و بۆ کۆبوون لە بەشداریکردن لە کۆبوونەوەکانی پەرلەمانە و چ بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی لیژنەکانە بۆ لێپرسینەوە و ئاراستەکردنی ئەو ئیشکالیات و ئەو پرسیارانی کە داخوازی خەڵک بۆەوە پێویستی ئەو کاتە بووە بانکراون و لێپرسینە و لێپێچینیوان لەگەڵ کراوە. لە ڕووی چاودێریکردنەوە توانم بڵم ئەم خولەی پەرلەمان کارا بوو و چاودێریکی باشی دەستگاکانی جێبەجێکردنیە کرد و چاودێری یاساکانیە کرد بەڵام وەکوتم بەداخەوە یاساکان وەکو پێویست نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە ئەو یاسایانی کە لە خولەکانی ڕابردووە دەرچۆ یاسای زۆر باش هەیە لە هەرێمی کوردستان بەڵام وەکو پێویست جێبەجێ نەکراون و لەم خولەشدا ئەو ژمارە کە مەشکە لە یاسا دەرچووە بەداخەوە هەر جێبەجێ نەکراوە. بۆ نمونەیەکێک لەو یاسایانی کە زۆر پێویست بوو بچێتە بواری جێبەجێکردنەوە یاسای سندوقی داهاتی نەوت و گاز بوو کە ئەگەر بەڕای من ئەمە لە کاتی خۆیان جێبەجێ بکرایە زۆر لەو گیر و گرفتانی کە ئێستا لە ڕووی ئابوووریەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ڕوبەڕووی حکوومەتیش بۆتەوە ئەتوانرا لە ڕێگەی ئەو یاسایەوە چارەسەر بکرێەوە بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان بەو ئاراستەی ئێستا نەڕۆشتە و ئەو دەرەنجامە خراپانەی کە لە دەرەنجامی سیاسەتی هەڵی حکوومەتەوە لە بواری ئابوووریە ئێستا بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان بەو شێوازە نەبووە. ڕاستە پەرلەمانێکێ لە کارە سەرەکیەکانی بریتێ لە یاسا دەرکردن و کاری دوو هەمیشی ئەتوانی بڵێگە لەم دوو خاڵە حەسری بکەی هەرچەند هەندێک کاری تری هەیە توانی بڵێ چاودێریکردنی کاروباری ئەو حکوومەتەیە لە ڕووی ئەو یاسایانی کە دەرکرا بزانێت تا کوێ جێبەجێکرێ و کاریان پێکرێت. ئەلبەت لە ڕووی یاسا دەرکردنەوە ئەگەر تێگڕای کاتی ئەم پەرلەمانی ئێستا بە نووسین دەربهێنی بزانانی چەند بووە کاتەکە یەکجار کەم بووە لە چاو خۆی ئەوە خەریکین پێمان ناوەتە ساڵی چوارەمی خولی چوارەمی پەرلەمانی کوردستانەوە تێگڕای ئەو کاتەی کە پەرلەمانتاران دەوامیان کردووە یەک ساڵی تەواوە یعنی وە 4 ساڵەکە تەواوکەین ساڵێک دەوام کراوە بە ساڵێک ئینسان پیاڕان ناگا بەوەی کە ئاواتێتی ئەوێ ئیشی لەسەر بکە لەو ماوەیە ژمارەیەکی زۆر یاسا دەرکراوە و ژمارەیەکی یەکجار زۆریش پرۆژه یاسا پێشکەش کراوە لە پەرلەمانی کوردستان و خوێندنەوە یەکەمیان بۆ کراو هەندێکیان گەشۆتە ئەوەی کە راپۆرتی لەسەر بنووسرێ هەندێک لە راپۆرتەکان بەرز کراوەوە بە تایبەتی لە هەندێک یاسای یەکجار گرنگە کە وەکو
جەنابتان ئەزان و هاوڵاتیان ئەزان هەندێک یاسای گرنگ لە پەرلەمانی کوردستانە دەرکرا لەو قۆناغا ئەوتوانم بڵێم کاری باش کرا و چاوەڕێ ئەکرا کاری زۆر باشتر بەڕێوە بێکە بکرێت بەڵام لە ڕووی چاودێریکردنی کاری حکوومەت لەو یاسایانی کە دەرکراوە کە پێشتر لە خولەکانی پێشترە دەرکراوە لەم خولی ئێستا کە دەرکراوە پەرلەمانتاران وا هەستمە کرد من کە زۆر بە ئەکتیڤی وەکو هەنگێکی چالاک لە پورەیەکە کە هەنگەکەی چالاک بێ بە بەردەوام کاروباری خۆیان ڕایەکە لەگەڵ ئەو قەیران و گیر و گرفتانین کە بەرۆکی ئەم وڵاتی ئێمەی گرتبوو کە بەڕاستی من لە زۆر لە کاری پەرلەمانتاران ڕازی بووم وام هەست ئەکرد کە ئەتوانن بەڕاستی چاودێریکی وردکەن بەسەر کاروباری حکوومەتەوە ئەگەرچی حکوومەت بە بیانوی شەڕ و بە بیانوی قەیران زۆر خۆی نەئادا بەدەستەوە و ڕێگری ئەکرد لەوەی کە هەندێک یاسا دەربچێت کە ئەرکی مادیە خاتە ئەستۆی حکوومەت ئەوە هەسەرەتا و هاواری لێ هەڵساوتی پرۆژە یاسایەکە بتانەوێت دەری بکەن و بیکەن بە یاسا دوایی لە پەرلەمانی کوردستانە مادەم ئەرکی مادی لە ئەستۆی حکوومەت دروست بکە پێویستە سەرەتا پرۆژە یاساکە بنێرێ بۆ ئەنجومەنی وەزیران ئەوان ڕای خۆیانی لەسەر دەرببڕن و دوجار بنێرێتەوە بۆ پەرلەمان بکرێ بە یاسا بەڵام بەداخەوە هەر پرۆژە یاسایە کە ئەرکی مادی قسە ئەستۆی حکوومەتەوە لەگەڵ ئەنێریا بۆ حکوومەت هیتر جارێکی تر نەئەبنرایەوە لە پەرلەمانی کوردستانەوە نەئەگەڕایەوە بۆ پەرلەمان ئەوە ژوای کرد کە هەندێک بربەست دروست بکرێت لە ڕێی کارەکانی پەرلەمانە کە بەداخەوە نەتوانێت هەندێک پرۆژە یاسا بکا بە یاسا بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک پرۆژە یاسای زۆر گرنگ هەبوو کە ئەبووە ئێستا بکرێ بە یاسا بەنمونە من بڵێم کە خۆم لە لیژنەی کشت و کاڵم ئەبووە تا ئێستا یاسای بیمەی کشت و کاڵی دەربکرایە کە خزمەتی گەورەی ئەکرد بە وڵاتی ئێمە ئەبووە یاسای ئاو دەربکرایە کە خوێندنەوە یەکەمی بۆ کرا و ئامادە سازی کرا لەلایەن لیژنەکانەوە بۆ نووسینی راپۆرت و راپۆرت ئامادەکرا کە بدرێتەوە بە سەرۆکایەتی پەرلەمان بۆی خوێندنەوەی دوهەمی بۆ بکرێ بە یاسا بەڵام بەداخەوە بەهۆی ئەو دۆخی کە بەسەر پەرلەمانی کوردستانە هات ئەویش لە شوێنی خۆی وەسا و کارەکانی ڕۆیشتن بەڕێوە بە ئیزافی ئەوە زۆر شتی تر هەبووە بەنمونە بڵین یاسای تایبەت بە کەمەندامان یاسای تایبەت بە ئەو چینی پیشەوەرانی مین زۆر خەڵکی تر هەبوون بە بیانوی قەیرانی داراییەوە حکوومەت بربەسی دروستەکە لە ڕێی کارەکانی پەرلەمانە و ئیتر دیارە ئەوش بیانی خۆی هەبووە لەوەی کە عەرقەلی دروست کرۆ بۆ پەرلەمان بەڵام لەگەڵ ئەوەشا پەرلەمان کە هەندێک بربەست لە بەردەمیا بۆ نەیتوانێت وەکو پێویست بەڕاستی هەنگاوی خۆی هەڵبگرێ ئەلبەت بەداخەوە ئەڵێم لە 6/11/2013 کە سوێنی یاسایی خورا لەلایەن پەرلەمانتارانی کوردستانەوە هەر لەو ساڵەیە قەیرانی دارایی لە دەڤەری سلێمانی سەری هەڵا لە سەرەتای ساڵی 2014 قەیرانی دارایی کەوتە سنووری هەولێریش ئەوە دێتە بیرمان لە 24 کە پەرلەمان سەری خۆی هەڵبژار سەرۆک و جێگر و سکرتێرەکەی هەڵبژێریا و لە مانگی 5 و مانگی 6 وردە لیژنەیەکانی ناو پەرلەمان جیاکرانەوە لێەوە شەڕی داعشیش سەری هەڵدا یعنی بەڕاستی ئەم خولەی پەرلەمان ئەتوانم بڵێم بۆی نەهات گرفتی زۆر لە بەردەمیا دروست بوو گرفتەکانی هەندێکی خۆکرد بوو هەندێکی شتی خارجی بوو کە بۆی دروست بوو ئەوە ژوای کرد کە ئەو ئاواتەی کە ئاواتی پەرلەمانتار بوو ئەو ئاواتی کە ئاواتی هاوڵاتیانی کوردستان بوو کە دەنگیان داوە بۆ پەرلەمانتارانە ئاواتەکانیان وەکو پێویست گوڵەکەی نەپشکوێ ئەگەرچی ئەوان هەوڵی زۆریاندا بەڵام بەڕاستی بربەستەکان زۆر گەورەتر بوون لە توانای پەرلەمانتاران تا سەرنجام ئەم دۆخە پڕ لە قەیران و ئاشوبەی لێکەوتە. بەڕاستی ئێمە لەم خولەیە بە ئومێدێکی کەەوە بە هەنگایەکی کە لەبەرەوەی جیاواز لە خولەکانی کە شێوازی هەڵبژاردننی ئەم خولە جیاواز بوو لە بەڕاستە خەڵک دەنگی ئایا بە حەزب بەڵام لەنەوە لیستەکەشا دەنگی ئایا بەکاندی لەبەرەوە تۆ دوو مەسئولیەتی لەسەر شانە مەسئولیەتێک کە لە پێویستە بەرنامە و کاری حیزبەکە جێبەجێکی لە پەرلەمان لە ڕێگای یاسا و بەرنمەکانی خۆت و چاودێریکردنی حکوومەت بەرنامەی دووەمیشی تۆ وەکو کاندیدێک ئەو متمانەت وەرگرتووە کە ئەندامی پەرلەمانی پێویستە ئەو بەڵێنانەی داوتە بە خەڵک ئەبێ ئەرکی سەرشان دەکاری لەسەرکەی ئێمە لەبەرەوە کۆمەڵی پرۆژەی زۆر باشکارمان لەسەر کردووە بۆ سەربەخۆیی دادگاکان بۆ دەسەڵاتی دادوەری بۆ داواکاری گشتی کە بەشێک نەبێت لە وەزارەتی عادل بەڵکو بچێتە سەر دەسەڵاتی دادوەری و هەروە کارمان بۆ کرد بۆ شەفافێتی نەوت و گەڕانەوەی داهاتی نەوت بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەوش لە ڕێگای ئەو پرۆژە یاسایانەوە بێ کە کارمان لەسەری کردووە کارمان بۆ چەندین پرۆژە یاسا بۆ هەموو چین توێژەکان لە ژن لە مناڵ لە گەنج هەمووی کارمان لەسەر لە زمانی ئەوانەشە یاسای سۆشیال ئێمە ئیشمان لەسەری کرد بۆ هاوکاریکردنی هەموو تاکێک بۆی بۆ ئێستا بۆ داهاتوو سەربەخۆیی ئابووریان هەبێ و هەروەها بیری تەسکە حیزبایەتی نەبێتە ڕێگر لە بەردەمی ئامانجەکانی خەڵکا بەڵکو ئەوە بە یاسا پاڵپش بێوان بەڵام بینیمان ترس هەبوو لەو پرۆژە یاسایانە ترسی حیزبی هەبوو لەو پرۆژە یاسایانە ئەمە
کۆمەڵە پرۆژە یاسا لە بەرژەوەندی حیزبی ئەیە بۆیە بینیشمان کە بۆ هۆکارێ دوای 2 ساڵ لە کارکردنی ئێمە لە دەرەنجامی ئەو یاسانەی کە دەرچوو ئەمە زەنگێک بوو بۆ هەندێک حیزب بەتایبەتی حیزبی پارتی دیموکراتی کوردستان کە هەندێک پرۆژە هەبوو لەگەڵ بەرژەوەندەکانی ئەوانە نەهاتەوە بەتایبەتی دەستکاریکردن و دەستبردن بۆ یاسای سەرۆکاتی هەرێم کە یەکێکە لەو یاسایانە ئەمە ئەرکی پەرلەمانی کوردستانە کاری لەسەرکاو ئەو یاسایە لە داهاتوە ببێتە متمانێک بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکانمان بە شێوازێک بێکە لە کاتی خۆیان بێ هەڵبژاردن ببێتە مای متمانە دان بە خەڵک نەک بۆ ببێتە هۆکاری خەڵک ئێستا بێزراو بۆ کە باسی هەڵبژاردنەکەی بەڵام بەداخەوە بینیمان حیزبێک بۆ هۆکار بۆ بەخستنی پەرلەمان و هەروە بۆ نەک هەر دەنەچوونی یاساکان و کارکردن بۆ وەستانی بڵند کۆبوونەوەکانمان بەڵکو لاوازکردنی دەسەڵاتی چاودێریکردنیش ئەویش هەر لە بەرژەوەندی ئەو حیزبە بوو لەبەرەوەی ئێستا سەرۆکی حکوومەت لەلای ئەوانە زۆربەی زۆری وەزارەتە پەیوەندیدارەکان و بەهێزەکان لەلای ئەوانە بۆیە ئەگەر بۆ شێوازە پەرلەمان لاواز بێ بە تایبەتی لەم دۆخی ئێستای ئەوانە لە ساڵحی ئەوانە بۆیە پێویستە کە هەموو حیزبولانە سیاسەکان کار لەسەرەوە بکەن جارێکە پەرلەمان بەڕاستی بەهێزترکەنەوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە داهاتووە پەرلەمانێک بێ جێگای متمانەی خەڵک بێ نەک بۆ شێوازە لاوازی ئێستا و ئەگەر بۆ شێوازێژ نەبێ ئەوە پەرلەمانتاران خۆیان پێویستە چونکە ئێمە لەسەر تا ئاماژەم پێکرد لە بە دوو شێواز ئێمە ئەو ئەرکە چکە ئەرکی ئەوەی کە لە حیزب بۆ هاتوین و ئەرکی دووهەمیشان کە متمانەی خەڵکمان وەرگرتووە زۆر گرنگە پەرلەمانتاران خۆیان کار لەسەرەوە بکەنەوە ئەم دۆخەی ئێستا قوبوڵ نەکەن چکە قوبوڵکردنی ئەم دۆخی ئێستا ئەبێتە ڕێچکەیەک بۆ ئەوی کە حیزبە سیاسیەکان چای لێکەن و ئەم دۆخە دووبارە سێبارە بێتەوە لە کۆتاییشا لە بەرژەوەندی خەڵک نییە و تەنها ئەوەی زەرمەند دەبێت خەڵک لێ زەرمەند دەبێت چاودێریکردنەکە دوولایەنە بۆ بەڕاستی بەشێکی ئەگەڕێتەوە بۆ هەر لە سەرەتاوە بەڕاستی خودی شێوازی پێکهاتەی سەرۆکاتی پەرلەمان و کارەکانی پەرلەمان لاوازیەکی پیشان ناوای کرد حکوومەت هەیمەنە بکە بەسەر پەرلەمانە وای کرد حکوومەت نووسرا و ئاراستی پەرلەمانی کوردستان کە ئەو پرۆژە یاسایانەی کە باودی مادیان هەیە کاری لەسەر نەکرد لە کاتێکا ئەرکی پەرلەمانی یاساکان با دەرچێت بەڵام لە کاتی جێبەجێکردنە ئەتوانی تۆ هەندێ مەرجدانی بۆ جێبەجێکردنی ئەو مەرجانەی بەشێکی لایەن پەرلەمانەوە بەشێکی ئەو کاتە لە کاتی جێبەجێکردنا لەلایەن دەسەڵاتی جێبەجێکرد بەس تۆ نەک دەسەڵاتی جێبەجێکردن هەیمەنەکە بەسەر دەسەڵاتی یاسادانانە من بەڕاستی و بەشێکی ئەگەڕێنمە بۆ لاوازی سەرۆکاتی پەرلەمان و پەرلەمان ئەمە بەشی دووهەمیشی ئەگەڕێتەوە بۆ خودی پەیڕەوی پەرلەمانی کوردستان ئەو پەیڕەوە بە شێوازێ دانراوە تۆ هەر وەزیرێک کە بانگێشتیشی ئەەکەی بۆ لێپرسینەوە بۆ ناو هۆڵی پەرلەمانی کوردستان ئێمە چەندین جار وەزیری سامان سوچەکان بانگێش کراوە لێپرسینەوەی لێکراوە بەڵام نەمانتوانێت متمانەی لێپسەنینەوە ئەمە یەکێکانەگەڕێتەوە بۆ لایەنە حیزبیەکە کە زاڵ بووە بەشی دومیشانەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە پێویستمان بە 74 دەنگ بۆ نەتوانرا ئەو دەنگە بێت ڕاستە لەم ئەخیرەیە کارمان لەسەرەوەکە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان هەموار کرێتەوە بەڵام بەداخەوە بۆی پەخستنی پەرلەمانەوە ئەو دۆخەش وێستێنرا ئەگینا ئەگەر هاتو ئەو خاڵە جێبەجێ نەکرێەوە هەموار نەکرێتەوە بەڕاستی پەرلەمانی کوردستان هەر بم شێوە لاوازی ئەمێنێتەوە و ناتوانێت متمانە وەرگێتەوە لە وەزیرانە و ناتوانێت کاری چاودێریکردن لە هەرێمی کوردستانە لە ڕگای پەرلەمانەوە بەهێز بێ چونکە ئێمە کاتێک کە متمانێت بڵێن وەڵامی وەزیرەکان نەبێ ئەوە ئەرکی پەرلەمانتارە ئەو متمانی کە چۆن پێیداوە لێی وەرگێتەوە لە بعدی ئەوە وەکو تۆڵە سەرنەوەی حیزبی بێ یاخود شخصی بێ نەخێر بۆ بەرژەوەندی گشتەکان بۆ پاراستنی بەرژەوەندی یاسایی بۆ پاراستنی دەسەڵاتی یاسادانان و کاری چاودێریکردن ئەمە زۆ گرنگە بەڵام لەم دۆخی ئێستای هەرێمی کوردستانە بە شێوازێ بڕا جگە لە دوو خاڵای کە ئاماژەم پێکرد کە بۆ هۆکاری ئەوەی کە ئێمە نتوانین کاری چاودێریکردن بەهێز بێ لە ڕێگای پەرلەمانەوە بەڕاستی بۆ هۆی ئەوەی کە کۆمەڵێ خاڵش لە ناو ئەو پرسیارانی کە ئاراستی حکوومەتی شەکرا ئەوە ژوای کرد کە جارێکی کە حکوومەت وەکو خۆی وەڵامی پەرلەمان و پەرلەمانتاران نەداتەوە دیسانەوە بۆ هۆکاری ئەوەی کە کاری چاودێریکردن لاواز بێ لەم خوڵی ئێستا هەرێمی پەرلەمانی کوردستاندا. لە ڕابردووە ئێمە مناڵم هەموو یاساکان خراپن هەمووشیان
یعنی ئەگەر یەکەم جار باشی دەورە تەشریعیەکە بکەین دەوری یاسادانان ناتوانم هەموو یاساکانیان زەربی سفر بکەم یاسای باشی تایە بەڵام لە هەمان کاتیشدا بەشێکی زۆر لە یاساکان یاخود بڵین ئەگەر لە شکلێتیشا لە ناونیشانیشا لە خزمەتی حیزبانە بن کە دەچیتە ناوەڕۆکەکانەوە بۆ دەرەکەوێت کە ئەمانە لە خزمەتی حیزبا لە ناو حیزبیشا لە خزمەتی کۆمەڵێک کە سادەرکراون بەڵام وەگوتم ناتوانانی هەموو یاساکان زەربی سفرکەی چونکە هەر ئەم پەرلەمانەی کوردستان بووە کە هەرێمی کوردستانی کردو بە خاوەنی کۆمەڵە یاسایەکە مەسەڵەن یاسای هەڵبژاردننی پەرلەمان دروستبوونی پەرلەمان خۆی یعنی ئەمانە بۆیە ناتوانانی بڵێ هەموو یاساکان زەربی سفرکەی بەڵام ئێمە کێشەیەکی ترمان هەبووە ئێمە من پێم وایە ئەوەندەی کێشەمان لە جێبەجێکردنی یاساکانە هەبووە ئەوەندە کێشەمان لە دانانی یاساکانە نەبووە ینی یاسا هەبووە باش بووە لە خزمەتی خەڵکا بووە بەڵام کەسێرەکەی لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە جێبەجێ نەکراوە بۆیە لە ئەخیر بە دوواداچوونا پێم وایە کە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی کردبووی دەڵێ لە 185 یاساکانی پەرلەمان کە دەرکراون جێبەجێ نەکراون بۆیە گرنگی لە جێبەجێکردنیانە ئەم جێبەجێ نەکردنی یاساکانی پەرلەمان لە چیەوە سەرچاوی گرتووە لەوە سەرچاوی گرتووە کە پەرلەمانی کوردستان کە باڵاترین دەسەڵاتی تەشریعی و سەرچاوی شەرعیەتی دەسەڵاتی جێبەجێکردنە بەڵام لە هەرێمی کوردستاندا هەمیشە هەیمەنەی دەسەڵاتی جێبەجێکردن زاڵ بووە بەسەر پەرلەمانە و بە هەمان شێوە لەسەر دەسەڵاتی قەزائیش ئەمە وای کردووە کە پەرلەمان نەتوانێت ینی دەورەکەی خۆی بە تەواوەتی ببینێ ئەم قسەم دەبەسمەوە بە دەورەکەی دووەمی پەرلەمانەوە کە بریتیە لە ڕقابە هەر ئەمەشە یعنی خۆی لە ئەسڵا پێویستە دەسەڵاتی جێبەجێکردن کە شەرعیەت لە پەرلەمانەوە وەردەگرێت بە هەمان شێوە پەرلەمان بۆی هەیە لێپرسینەوەیان لەگەڵ بکات و بگێتە ڕادەی ئەوەی کە متمانەش لە وەزیرەکان بسەنرێتەوە ئەگەر بێت و مخالفەیەکیان هەبێ بەو شێواز و ڕێکارەی کە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە هاتووە بەس ئەگەر ئێمە دیقەت بین لە چەند ساڵی ڕابردووە تا ئێستا نەماندیوە ئێمە کە متمانە لە وەزیرێک بسەنرێتەوە یاخود ئیسیجوابیش کەم بووە ئیسیجوابیش کەم بووە ناو پەرلەمان ئەمە هەموو پێمانەڵێ کە هەیمەنەی دەسەڵاتی جێبەجێکردن بەدەستەر دەسەڵاتی تەشریعیە هەبوو ئەمەش لەوە سەرچاوی گرتووە کە هەمیشە دەسەڵاتی جێبەجێکردن بەدەست حیزبی قائیدەوە بۆ لەوانەیە سەرۆکەکەی یاخود ئەگەر پەرلەمانیش سەرۆکایەتەکەی بەدەست حیزبی ئەو حیزبانەوە بوو بێ کە دەسەڵاتیان بەدەستە ئەو کەسەی کە لە پێگەی سەرۆکی حکوومەتا بووە لە ناو حیزبا دەسەڵاتی زیاتر بووە لەو کەسەی کە لە سەرۆکی پەرلەمان بوو ئەمانە هەمووی تەسیراتی هەبووە لەسەر ئەوەی کە پەرلەمان دەوری خۆی نەبینێەوە گوتم لەم خولەی پەرلەمانە هەوڵدرا کە ئەم شتانە کۆتایی پێبهێنرێ و دەوری حەقیقی بگێڕێتەوە بۆ پەرلەمان بکرێتەوە بە پەرلەمانی خەڵک بەڵام دەسەڵاتی جێبەجێکردن و حیزبی دەسەڵاتدار بە تایبەتی پارتی ڕوبەڕووی ئەم هەوڵەی پەرلەمان بووەوە و هەر لە سەرەتاوە ڕوبەڕووی ئەو یاسایانە دەبەوە کە ئەم خولەی پەرلەمان دەیەویست دەریان بکە مەسەلەن یاسای ئامادەکردنەوەی دەستور یاسای سندوقی داهاتەکانی نەوت و گاز هەمواری یاسای وەزارەتی خوێندنی باڵا کۆمەڵێ و یاسای بودجەی حیزبەکان ئەمانە هەمووی کۆمەڵێک یاسا بوون کە لەم خولەی پەرلەمانە دەرکران بەڵام هەموو دەرکردنی ئەم یاسایانە یعنی جۆرە بەریەککەوتنێکی تیا دروست دەبوو لە ناو پەرلەمانە کە ئێمە ئیحساسمان پێ دەکرد کە دەسەڵاتی جێبەجێکردن یاخود حیزبی ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتن بە تایبەتی پارتی نایەوێت ئەم جۆرە گۆڕانکاریە لە نەوعیەتی ئەدای کاری پەرلەمانیدا ڕوو بدات هەر ئەوەش بوو کە لە کۆتاییە ئەم خولەی پەرلەمانی ئاوا لێ کرد. هۆکاری پەکخستنی پەرلەمان بەڕای من هۆکار زۆر بوو سەرەکی ترین هۆکار ئەوەیە کە بە شەرعی نەزانینی پەرلەمانی کوردستان وەکو دەستگایەکی شەرعی و نوێنەری خەڵک و پەراوێز خستنی پەرلەمان لە پرسە چارە و سازەکانە ئەمە هۆکاری سەرەکیە کە لایەنە سیاسیەکان تا ئێستا حیزبەکان باڵادەستن و بڕیاریان بەسەر سەرجەمدام و دەستگا حکومی و فەرمیەکانە بڕیاری ئەوان جێبەجێ ئەکرێ بۆ ئێمە هۆکاری سەرەکی بوو بەڕای من کە
بە کەمبایەخ سیرکردنی پەرلەمان و ئەرک و ڕۆڵی پەرلەمان وای کرد کە پەرلەمان بە پێویست نەزانێ بەداخەوە لە عقلێتی سیاسی ئەم هەرێمەی ئێمە بەڕێوەبردن و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی ئێمە تا ئێستا نەگەشتێتەوە عقلێتی کە پەرلەمان وەکو دەستگایەکی شەرعی گرنگ و وەکو مەرجەعێکی هەم سیاسی و هەم کۆمەڵایەتی و هەم ئابووری و هەم سەرجەم بوارەکانی تری هەرێمی کوردستان بەو شێوازە سێری پەرلەمان نەکراوە بۆیە لە کارخستنی پەرلەمانیش وای نازانن کە هەڵەیەکی گەورە بووە و باچیان نییە بەوەی کە ئەم هەرێمە پەرلەمانی هەبێ دیانە بێ بەداخەوەم عقلێتە سیاسیە وای کرد کە پەرلەمان بەو بارودۆخەی ئێستا بگات و خاڵێکی تر بۆ لە هۆکارەکانی پەکخستنی پەرلەمان سەروەرنەبوونی یاسایە و حساب نەکردنە بۆ یاسا و بۆ ئەو یاسانی کە هەر لە هەرێمەکەی خۆمان و لە پەرلەمانەکەی خۆمانەوە دەرچووە و هەوڵدان بۆ چەسپاندنی پۆست و پلەپایە لە دەرەوەی شەرعێت و لە دەرەوەی یاسا بۆ نمونە پۆستی سەرۆکی هەرێم کە هەوڵی ئەوە ئەدرا لە دەرەوەی پەرلەمانی کوردستان و لە دەرەوەی یاسا و یاسا کارپێکراوەکانە ئەو پۆستە درێژەی پێ بدرێ و لە کاتێکا کە پەرلەمان ئەمەی ڕێگر بوو لە بەردەم ئەمەیە و نەی ئەویز لە دەرەوەی یاسا و لە دەرەوەی پەرلەمان ئەم بابەتە یەکلا بکرێتەوە بۆ یەکێک بوو لە هۆکارەکان بۆی کە پەرلەمان بەو دەردەی ئێستا براو و لە کارخرا هۆکارێکی تری لە کارخستنی پەرلەمان وکو ئاماژەم پێکرد کەم باەخ سیرکردنی دەسەڵاتی جێبەجێکردن بۆ دەسەڵاتی یاسادانان یعنی بە هەندوەرنەگرتنی پەرلەمان و جێبەجێ نەکردنی بڕیار و داواکاریەکانی پەرلەمان بۆ نمونە لە بانکردنی بانهێشتکردنی وەزیرەکانە بۆ پەرلەمان ینی ئەمانە بە ئاشکرا دەرەکەو بە دەسەڵاتی جێبەجێکردنەوە کە ئەوان هیچ گرنگیەک بە ڕۆڵی پەرلەمان نادەن و بە ئەرک و دەسەڵاتەکانی پەرلەمان نادەن و تەنانەت ڕێگە نادەن وەزیرەکان بێنە ناو پەرلەمانەوە بۆ لێپرسینەوە و لێپێچینەوە لەگەڵ ئەوەی کە کەم تەرخەمی و کەم و کورتی زۆر هەبوو لە دام و دەستگاکانەوە لە وەزارەتەکانە بۆیە لە کاتێکا کە پەرلەمان ئەیویست وەزیرەکان بانگێش بکەوە لێ پرسینەوە و لێ پێچینەوەیان لەگەڵا بکە بۆیە نەهێڵرا ئەو پەرلەمان بۆ ئەرکەی خۆی هەستێ و یەکێک بوو لە هۆکارەکانی پەکخستنی پەرلەمان هۆکارێکی تر بۆ پەکخستنی پەرلەمان بەڕای من بە بنبەستگەشتنی گفتوگۆکان بوو کە ئێمە ئەزانین ماوەیەکی زۆر گفتوگۆی لایەنە سیاسەکان و بە تایبەتی 5 لایەنە سەرەکیەکەی پەرلەمان کە حکوومەتیان پێکهێناوە لە گفتوگۆیە بوون دوجار گەیشتنە بنبەست و بڕیاری ئەوە درا پرسی سەرۆکایەتی هەرێم جارێکتر بهێنرێتەوە پەرلەمان بۆیە ئەمە قبول نەبوو بەلای ئەو حیزبانی کە باڵا دەستن و هەیمەنەیان هەیە بەسەر هەموو دام و دەستگاکانە ئەمەیان پێ قبول نەکراوە نەیان دەویست کە ئەو بابەتە بێتەوە پەرلەمان بۆیە بەڕای من ئەوە یەکێک بوو لە هۆکارەکان کە پەرلەمان پەکی خراوە نەیان هێشت لەوە زیاتر بە ئەرک و ڕۆڵی خۆی هەستێت خاڵێکی تر بە لەو هۆکارانەی کە بوونە هۆی پەخستنی پەرلەمان بەڕای من هەیمەنەی حیزب وە لە پاڵیشیا هەیمەنەی سەربازی حیزبەکان بۆ یەکلاکردنەوەی کێشەکان و ئەجێندای حیزبی و سەربازی زاڵ کرا بەسەر ئەجێندای یاسادانان و سەروەری یاسا و ینی بەداخەوە کە هێزی سەربازی لە ململانە سیاسیەکانە بەکارهات و بووە هۆی ڕێگریکردن لە کارەکانی پەرلەمان و لە پەکخستنی پەرلەمان ئەمەش بەڕای من یەکێکی تر بوو لە هۆکارەکان ئەو خاڵانی کە یاخود ئەو هەنگاوانە چین کە ئەکرێ بندێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەڕای من لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە دەبێ درک بەو بارودۆخە هەستیارە بکەن کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە چ لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئەو بارودۆخە گۆڕانکاریانەی کە لە دەوروبەرمان و لەسەر ئاستی ناوچەی و نێودەوڵەتی ڕوو ئەدات پێویست دەکات کە پەرلەمان کارا بکرێتەوە لە ناوخۆی هەرێمی کوردستانە پرسەکان بە تەوافق و بە سازانێکی نوێ کاری لەسەر بکرێەوە ناوماڵی کورد یەک بخرێتەوە
لەبەرەوەی بتوانین لە ئاستی ئەو تەحەدیانە و ئەو بربەستانە بین کە لە دەرەوەی هەرێمەکەی خۆمان و لە دەرەوەی دەسەڵاتی خۆمان ڕوبەڕوومانە بێتەوە. و لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەو پێنج لایەنە سەرەکی کە پێشتریش بارودۆخەکە لە نێوان ئەو لایەنانە زیاتر کێشەکان گەورە بوو وە قوڵ بووەوە و هەر ئەوانیش حکوومەتییان پێکهێناوە. لە ئێستا ئەبێ بە ڕۆحێتێکی نوێ و بە سازان و ڕێکەوتنێکی نوێ جارێکی تر بێنەوە سەرمێزی گفتوگۆ و هەست بە بارودۆخە بکەن وەکوتم چ لەسەر ئاستی دەرەوە چ لە ناوخۆی هەرێمی کوردستانی شاکە لە ئێستاە بارودۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر دژوارە و هەموو هەست بەوە دەکەین کە خەڵکی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی نائاسایی و زۆر خراپە ژیان بەسەرەبات بۆیە پێویستەکات ئومێدێک بدرێتەوە بە خەڵکی هەرێمی کوردستان و متمانە دروست بکرێتەوە لە نێوان هاوڵاتیان و دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان و هەموو دام و دەستگاکانە و بە تایبەتی لە نێوان حکوومەت و خەڵکی هەرێمی کوردستانە چکە بەداخەوە لە ئێستاە ما بینین خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیان بێمتمانە بوون بەرامبەر بە حکوومەتان بۆیە حکوومەت هەرچی بەڵێنێک بدا و هەرچی هەوڵێک بدا بۆ چاکسازی و یاخود بۆ باشکردنی بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان خەڵک هیچ ئومێدێکی پێی نەماوە لەبەرەوەی بەڵێنی زۆر دراوە جێبەجێ نەکراوە بۆیە پێویستەکە لەبەری وەکوتم ئەو لایەنانە حکوومەتیان پێکێناوە جارێکی تر ئەو متمانێ دروست بکەنەوە لە نێوان حکوومەت و هاوڵاتیە و لە نێوان لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی چکە ئێستا خەڵک بە گشتی لە لایەنە سیاسیەکان نیگەرانە و گلەی و گازەندەی زۆری هەیە و دروستکردنەوەی متمانە جارێکتر لە لێوان لایەنە سیاسیەکانە بۆ خۆیان چونکە ئەو متمانەیە لە نێوان لایەنەکانیشانە مابوو ماوەیەکی زۆر ما بینین هیچ گفتوگۆ و هیچ هاوکاریە و یاخود هیچ کۆبوونەوە و ڕێکەوتنێک لە نێوان لایەنە سیاسیەکانان نییە بۆیە دەبێت جارێکی تر بە عەقڵێتی هەستکردن بە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووری و لە هەموو ڕۆکانەوە و بە عەقڵێتی بەرژەوەندی تەنانەت لایەنەکانیش لەوەدایە کە جارێکی تر ڕێ بکەونەوە و واز لە ململانێ سیاسیەکان بهێنن و بەو عەقڵێتە بیر نەکەنەوە کە چێ دۆڕا و چێ براوەیە چونکە ئەگەر مەلەفی کۆن هەڵبدرێتەوە بەڕاستی کێشەکان بە هیچ شێوەیەک چارەسەر نابێ و بارودۆخەکە خراپترە بێ بۆیە براوە لە ئێستاە ئەو کەسانن کە زیاتر سازش لەسەر مافەکانی خۆیانەکەن لە پێناو بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان و لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆیە هیوادارین کە لەوە زیاتر ئەو بارودۆخە درێژە نەکێشێ و بتوانرێت ئەم گەڕەدانوستانی کە ئێستا دەستی پێکردوێتەوە دەرەنجامێکی باشی هەبێ و خەڵک جارێکی تر متمانیان بۆ دروست ببێتەوە و ببێتە هۆکاریەوەی کە بەڕاستی لە سەرجەم بوارەکانە حکوومەتیش پێداچوونەوە بە بڕیار و هەڵوێستەکانی خۆیان بکات و بارودۆخی هاوڵاتیان جارێکی تر بە ئاراستەیەکی باشترا بەرێ لە پێناو بەرژەوەندی گشتیە ئەگەر ئەمە بکرێت بێگومان بارودۆخی هەرێمی کوردستان جارێکی تر ئومێدێک دروست دەکاتەوە بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هیوادارین لەو ئاستەیە بێ. بەڕای من پێویستە کات لە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش و بە تایبەتی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕاگەیاندنکاران و سەرجەم چین و توێژەکان ڕۆڵیان هەبێت و فشار دروست بکەن لەسەر لایەنە سیاسیەکان بۆەوەی کە جارێکی تر ئەو ئومێدە دروست بکرێتەوە و هەوڵی چارەسەرکردنی کێشەکان بدەن هەر کەسە و لە لای خۆیەوە بە ئەرک و ڕۆڵی خۆی هەستێ بە هیوای ئەوەی کە کێشەکان چارەسەر ببێت و جارێکی تر ئەو متمانێت دروست بێت. گومانیتیانە کە پەرلەمانیش قوربانی ئەم دۆخی ئێستای وڵاتەکەی ئێمە پێاتی ئەپەڕێت بە تایبەتی عقليتي حکوومەتداری عقلێتی دەوڵەتداری لای ئێمە لاوازە عقلێتی ململانی حیزبی و پەنجە یەکتریشکاندن و پەرەبدان بە نفوزی خود زیاتر زاڵە تا عقلێتی دەوڵەتداری هەر ئەوە وای کردووە کە ئەتوانی ئەم دۆخی ئێستا بەدانەبڕان لە دۆخی پێشووترمان لەو کاتێک کە پێشمەرگە لە شاخ بووە هەمووی بدەیتە پاڵێک ئەتوانی بڵێ لە ئەنجامی ململانەکانی هێزە ناوخۆیەکان چ ئەو کاتێک کە لە شاخ بوون چ ئەو کاتێک کە لە شار بوون لە ئەنجامی ئەوە دوو ئیدارەی لێکەوتەوە لە ئەنجامی ئەو دوو ئیدارەیە گەندەڵیەکی وەکو قڕ و لیتا و شەوە زەنگێک ئەم وڵاتی ئێمەی بەجارێکە
سیخناخ کرد لە ئەنجامی ئەو شەوە زەنگە گەندەڵی کە دروست بوو ئەلبەت ئەم دۆخی لێکەوتەوە کە هەر کەسێ بتوانێت ناوچەی نفوزی خۆی زیاد بکە پەرە بدا بەدەسەڵاتی خۆی زیاتر بۆ ئەوەی دوتوانێت شوێنە پێی خۆی باشتر قایم بک بۆ داهاتوو کە بتوانێت ئەم ئیدارەی ئەم وڵاتە بەڕێوە بەرێ بۆ جۆری کە خۆی مەطلبیەتی کە من ئەڵێم نەک بە جۆری حکوومەتداریکردن و ئیدارەکردن و بەپێی سیستمی کارگەڕی لە وڵاتانی هاوچەرخە بەڵکو بۆ پێوەی کە حیزب خۆی مەبەستێتی چۆن بتوانێت شوێن پێی خۆی قایم کات و جڵەوی حکم لە وڵاتە بەدەستی خۆیەوە بێت هەر ئەوەش وای کردکە لە ئەنجامی ئەو گەندەڵی کە لە وڵاتەیە هەبوو ململانەیەک دروست بوو لە وڵاتە کە سەری کێشا وەکو بۆمبێکی تەوقیت کراو لە ناو پەرلەمانە تەقیەوە کە ئەوایە بەڕاستی ئەم بۆمبە نەهێنرایەتە ناو پەرلەمانی کوردستان ئەلبەت لای هەموو هاوڵاتیان ڕوونە لەم هەرێمەی ئێمەیە کە ئەو گرفتەی بووە هۆی ئەوەخکردنی پەرلەمانی کوردستان کێشەی سەرۆکایەتی هەرێم بوو و کێشەی سەرۆکایەتی هەرێمیش بەڕاستی گرفتێک بوو کە ئەبوو لایەنە سیاسیەکان چارەسەریان بکردایە هەمووان ڕەنگە بیریان بێت کە کاتی خۆی دەسەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەو سێ بەڕێزە سەردانی هەر پێنج لایەنە سیاسیە دیارەکانی کوردستانیان کرد و لە نزیکە و گفتوگویان لەگەڵکردن پێشەوەی کە گرفتەکە بێتە پەرلەمانی کوردستان و داوایان لێکردن کە لە بنێوانی خۆیانە جۆرەی لە سازان تەفاهم بکەن لەسەر شتێ ئەوان پێک بێن بۆ ئەوی پەرلەمانیش سیاغەیەکی یاسایی بۆ بکات و لە نەتیجە گرفتەکە لە پەرلەمان دوور بکەوێت و کاری ئەم وڵاتە بڕوا بڕێەوە بەڵام بەداخەوە لایەنە سیاسیەکان خۆیان ڕێک نەکەوتن کاتەکە تێپەڕی وەکو بۆمبێکی تەوقیت کراو لە 2015 ئەوە بوو بە پەرلەمانی کوردستانە تەقی و ئەم دۆخەی لێکەوتەوە کە ئێسێ خۆمان بە چاوی خۆمانەی بینین لەبەرەوە کوردستان ئەمەی بەسەر پەرلەمانەکەی هاتووە بەڕاستی دەرهاویشتەی ئەم ململانەی سیاسی کە تا ئێسێ عقلی ململانەی سیاسی لە ناو لایەنە سیاسەکانی کوردستانە بە ئاشکرا هەستی پێ ئەکرێت کە ئەبوایە خۆشەویستی نیشتمان خەمی گەورەی ژیانی هاوڵاتیان خەمی بە موئەسساتکردنی ئەم وڵاتە خەمی کارگێڕیەکی هاوچەرخ ئەبوو خەمی گەورەی ئەم وڵاتە بووە لەلایەن ئەو لایەنە سیاسیانە لەلایەن ئەوانەی کە ئیداری وڵاتەکە ئەکەن بەڵام 2000 وەزیرێکە بینی نوێنەری لایەنێکی سیاسی خۆیەتی ئەو هەنگاوی کە هەڵی ئەگرێت خۆی زیاتر مەرامەتیکە بەو ئاراستە کارەکانی بڕواکە حیزب لێ ڕازیە یعنی کاری موئەسسات کەمتر هەستی پێکرێت لە وڵاتی ئێمە بەداخەوە ئەوەش کە عەرزم کردی بارودۆخی پەرلەمانی هێنایە پێش ئەم بارودۆخە خراپە ئەلبەت ئاسەواری ئەو دۆخە بوو کە ململانەی نێوان لایەنە سیاسیەکان ڕوون و ڕەوانە پەرلەمان چۆن کارە ئەکرێتەوە پەرلەمان سێ کەوتۆتە نێوان بەرداشی بۆچوونی لایەنە سیاسیەکان کە ئەوان هەر کاتێ خۆیان پێکاتن پەرلەمان ئۆتۆماتیکی لە 3 دقیقەیە کارە ئەکرێتەوە ئەگەر خۆیان بیانەوێ موئەسسەی پەرلەمان خۆی وەکو خۆیەتی خۆ هیچی بەسەر نهاتۆ دەستی سەرۆکاتی دەسەر سەرۆکایەتیە ئەندامانی لیژنەکان دابەش بوون بەسەر لیژنەکانی خۆیانە موئەسسەی پەرلەمان بینایەکە وەستا و ئەندام پەرلەمانەکان ئامادەن هەر ساتە وەختی ئەوان ڕێ بکەون خۆیان پەرلەمان ئۆتۆماتیکی خۆی ئەکەوێتەوە سەر ئیشی خۆی یعنی وەکو وایە سولفێکی ببیخێتەوە ئیش مشکلەیەکی نییە خودی پەرلەمانی کوردستان بەس ئەوەی کە لایەنە سیاسیەکان لەسەری پێک دێن وەکو ئێستا و پاکێجانی کە کاک مەسعود پێشنیازێکی کردو بۆ لایەنە سیاسەکانی تر و ئێسێ ئەبینی کە دەردەشەیەکەن لە نێوانی خۆیانە نەتیجەکەی بەکوێ ئەگا بەڕاستی دیاری نییە چونکە ئەوەی کە حکوومەتیش دەستکاری بکرێت و دەسەی سەرۆکایەتی پەرلەمانی دەستکاری بکرێت و سەرۆکایەتی هەرێمیش کورسیەکە خاوەنی کورسیەکە دەستکاری بکرێت کە ئەمسیانە گۆڕانکاریان تیا بکرێت ئەمە تا ئێسێ ڕوون نەکراوەتەوە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە کە گفتوگۆی لەسەرەکەن بە چه ئاقارێکە ئایبن بەڵام خودی پەرلەمانی کوردستان ئەگەر دەسەی سەرۆکایەتی دەستکاری نەکرێت خودی پەرلەمان ئامادەیە بۆ کارکردن بەڵام دوایی لەسەر چی ڕێەکەون کە من بەش بە حاڵی خۆم ناومێدێکی زۆرم هەیە وەوە ئابێنم نانەوێت وەڕێژ ناکەون ئاوا بڕوا چونکە واقع ئەوەمان پێڵێ ئەم دۆخەش درێژە بێتەوە هەتا کۆتایی ساڵی 2007 و دوای ئیتر بێت چاوەڕێی هەڵبژاردنێکی تر. بەخستنی پەرلەمانی کوردستان هۆکارەکەی زۆر واسحە هۆکارەکەی گەڕێتەوە بۆی کە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان هەستین بەکاری ئاسایی و یاسای خۆمان ئەیش هەموارکردنەوە یاسای سەرۆکاتی پەرلەمان بوو و ئیشکردن بوو لەسەر هەموارکردنەوە ئەو یاسایە بە شێوازێ بێت کە لە سوودی خەڵکی بێت بە شێوازێ بێت کە لە سوودی بەردەوامی پرۆسەی سیاسی بێ لە هەرێمی کوردستانە بۆ سەروەری یاسا و پاراستنی یاسا بێ لە هەرێمی کوردستان بەڵام ئەو بەداخەوە بینیمان کە دەست برا بۆ هەموارکردنە ئەو یاسایە لەلایەن 5 فراکسیۆنەوە کە پرۆژه یاساکەش بەرزکرایەوە دواتر ئەو پرۆژه یاسایە تەوحید کرا لە راپۆرتێکە بەرزکرا بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان
پارتی دیموکراتی کوردستان سەرڕای ئەوەی کە خۆی پرۆژەی نەبوو، سەرڕای ئەوەی کە خۆی کاری لەسەر ئامادە نەبوو نەکرد لە ناو لیژنەی یاساییە، بینیشمان کاری لەسەر بەخستنی پەرلەمانی کوردستان کرد لە ئەو دۆخی بە دۆخێکی شخصی وەرگرت و ئەو یاسایە بە شخصە نەکرا. بەڵام ئێمە کارمان لەسەرەوە کرد کە ئەو یاسایە هەموار کرێتەوە کە لە سوود و بەرژەوەندی دەسەڵاتی یاسادانان و هەروەها خەڵکیش بێ، بەڵام پارتی بە بڕیارێکی حیزبی کە ئەو دۆخە بەڕاستی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان کردی بۆ ئەوی نەک لە کەدارکردنی دەسەڵاتی یاسادانان، بەڵکو لە کەدارکردنی ئەزمموی هەرێمی کوردستانیش. ئێمە هەمیشە شانازیمان بۆ کرێن پەرلەمانێکمان هەیە پێویستە عێراق چاومان لێکە، ئێمە پەرلەمانێکمان هەیە و ئەزممونێکی حکومڕانیمان هەیە پێویستە عێراق چاومان لێکە، بەڵام بەداخەوە ئەوی بینیمان پێچەوانەکەیمان کرد دوای 25 ساڵ کە پەرلەمانی کوردستان هەمیشە حتا لە شەڕی ناوخۆشە بۆ جێگەیەک بۆ پاراستنی مافی خەڵک، بۆ جێگایەک بۆ ئەوی کە خەڵک ڕێپێوانیە کرد، خەڵکمانیە گل لە ناو پەرلەمانی کوردستانە، بەڵام بینیمان کە ئێستا بە بڕیارێکی حیزبی پارتی دیموکراتی کوردستان کاری لەسەر بەخستنی پەرلەمانی تەنها لە بەرژەوەندی حیزبی خۆی و ئێستاش کار لەسەر ئەوەکە کە بە مەرج پەرلەمان کارا کرد، بەڵام تۆ پێویستەکە بە شێوازێکی یاسایی پەرلەمان کارابێتەوە، چونکە تۆ کارە نایاسایەکە کردووە وەکو پارتی دیموکراتی کوردستان. بۆیە کاراکردنەوەی پەرلەمان پێویستە بە بێمەرج بێ و کار لە سەرۆکە ئەو دەستی سەرۆکاتی ئێستا وەکو خۆی کارەکانی خۆی بکە و پەرلەمان کارا بێتەوە. تۆ هەر گۆڕانکارێکیشی بدە ئەتوانی بە یاسا لە ڕێگای پەرلەمانەوە کار لەسەر چاکردنی حکوومەتکەی، کار لەسەر شەفافیتکردنی داهاتی نەوت و ئەو سێکتەرانەی کە ئێستا هەموو حیزبە سیاسیەکان بانگێشەی بۆکەن و وەڵام جێبەجێ ناکەن ئەتوانین لە ڕێگای پەرلەمانەوە بێ هەر کارێک، هەر ڕێخستنێک یا هەر ڕێکەوتنێک لە ناو حیزبە سیاسەکان ئیلەن ئەبێ بگەڕێتەوە پەرلەمانی کوردستان، ئیلەن ئەبێ بگەڕێتەوە بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. بە پێی من ئەگەر بمانێت بە بڕوای من بمانێت پەرلەمان کاراکەینەوە بە شێوەیەکی یاسایی، بە شێوەیە کە لە داهاتووە هیچ حیزبێک بوێری ئەوەی نەکا جارێکی کە ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان کە لە پەرلەمانە ڕوویە دووبارەی کاتەوە و نەبێ بەڕێچکەیە بۆ حیزبە سیاسەکانی کەیشت بە پارتی دیموکراتی کوردستانی شۆ چاو لە سەرۆکە پێویستە ئەو دەستی سەرۆکاتی ئێستا و پەرلەمان بەوشی ئێستای خۆی کارابێتەوە نەک بە گۆڕانکاریەوە، چونکە گەر وای لێ ئەگەر هاتوو هەر پرۆژەیەکی یاسا پێشکەش کرێ لە داهاتووشە لە بەرژەوەندی و لە سوودی حیزبێک نەبێ بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان جارێکی کە پەرلەمان ئەتوانێت پەخاتەوە ئەو دۆخەی ئێستا جارێکە دووبارە کاتەوە کە ئەمە بەڕاستی زنگێکی مەترسیدارە بۆ سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە، بۆ ئەزمموی هەرێمی کوردستان، بۆ پێویستە لە ئێستاوە سنوورێ بۆ ئەو شێوازە تەدەخولە لە دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتەکانی کێشادابن. بە هۆکاری پاخستنی پەرلەمان وەگوتم نامەوێت دووبارەی بکەمەوە شێوازی جیاوازی ئەدای پەرلەمانتاران و فراکسیۆنەکانی پەرلەمان بوو لەم خولەی پەرلەماندا. پارتی دیموکراتی کوردستان هەمیشە فێر بووە لە ناو پەرلەماندا لە خولەکانی ڕابردووە یا خۆی یا لەگەڵ هاوکارەکانی بەردەوام زۆرینەی پەرلەمانی دروست کردووە. بەم زۆرینەیە توانیوێتی کە ئەو شتەی دەیەوێت بەو شێوەی کە حیزب دەیەوێت دەیپەڕێنێ. لەم خولەی پەرلەمانە نەیتوانی ئەو زۆرینەیە دروست بکات. زۆرینەکە بەلایەنێکی ترا بوو، زۆرینەکە بەلایانی ئەوەدا بوو زۆرینەی فراکسیۆنەکان کە دەیانەویست گۆڕانکاریەک لە ئەدای کاری پەرلەمانیا بکەن، دەیانەویست دەوری حەقیقی چ لە ڕووی تەشریعی و چ لە ڕووی چاودێریەوە بۆ پەرلەمان بگێڕنەوانێ. بۆیە ئەمە هەر لە زووە بووە هۆی تووڕەبوونی پارتی دیموکراتی کوردستان هەر لە هەنگاوەکانی یەکەمەوە ڕوبەڕووی پەرلەمان بۆوانێ بەو شێوازانەی کە لە سەرەتادا بە شێوازی ودی و ئەوانە ئەو یاسانەی دەردەچوون بەدڵی نەبوون، بەڵام لە دواییە تووڕەبوونی پارتی گەیشتە لوتکە کاتێکە پەرلەمانی کوردستان لە ڕێگەی 5 فراکسیۆنەوە لە مەشروعیان پێشکەش کردبوو دەستی بر بۆ سیستمی حکومڕانی و هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم. ئەو کاتێک کە لە 19 ئابی 2015 ماوەی یاسایی سەرۆکی هەرێمی ئەو کات بەڕێز مەسعود بارزانی تەواو دەبوو، هین پەرلەمانی کوردستان بە واجبی خۆی زانی کە ئەم حلێک بۆ ئەم کێشەیە دابنێ لەبەرەوەی ئەمە کێشەیەکی یاساییە لابد ئەگەر 100 ساڵی تریش بێ هەر دەبێت لە پەرلەمانی کوردستان حل بکرێ. بۆیە سەرۆکایەتی پەرلەمان داوای لە فراکسیۆنە جیاوازەکان کرد کە پرۆژەی خۆیان پێشکەش بکەن بۆ ئەو بابەتە. لە سەرەتادا سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکان ویستیان لە ڕێگەی دەستورەوە ئەمە چارەسەر بکەن، چکە خۆی ئەمە بابەتێکی دەستوریە، بەڵام
مەسلەی پێکێنانی لیژنەی دەستوریژەوە بابەتێکی تر بوو کە بەهۆی ململانەی حیزبیەوە ماوەی 3 مانگ دواخرا بە مەبەست لە نێوان فراکسیۆنی یەکێتی و پارتیە ئەو دەیگوت دەبێت پێداچوونەوە بێ ئەو دەیگوت دەبێت ئامادەکردنەوە بێ یعنی بەم سەبەبە 3 مانگ پێکێنانی لیژنەی دەستور لە لیژنەی یاسایی پەکیخرا و دواخرار نەدەگەیشتە ئەنجام ئەمە وای کرد کە ئیتر ئێمە زانیمان لیژنەی دەستوری فریای ئەو بابەتە ناکەوێ بۆیە سەرۆکایەتی پەرلەمان داوای کرد کە پرۆژە بێنن ئەو هەموو فراکسیۆنەکان پرۆژەیان هێنا داوایان کرد کە سیستمی حکومڕانی بکرێ بە سیستمێکی پەرلەمانی و تیایدا سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێردرێت و بەڵام پارتی دیموکراتی کوردستان پرۆژەیەکی نەهێنا تەنانەت داوایان لێکرا پرۆژەیە بێنن پێچەوانەی ئەم پرۆژەیە بێ پرۆژەیە بێنن وەک ئەوەی باوەڕتان پێێتی پرۆژەیە بێنن داوای تەمدید بکەن بۆ بەڕێز مەسعود بارزانی بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون پرۆژە بێنن بۆیە من پێم وایە لەم بابەتەدا ئەوەی کە غەدری کرد فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بوو کە بووە هۆی ئەوەی ئەگەر پرۆژەیەکی بێنایە بە یەکەوە تەفاهممان دەکرد لە بینی پرۆژەکەی ئێمە ئەوانە بەڵام دەستبردن بۆ ئەم یاسای خوێندنەوەی یەکەم بۆ ئەم یاسای لە 23 حوزەیرانە و پێکێنانی زۆرینەیەک و کەنارخستنی پارتی بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستانە ڕقی پارتیگەیاندا لوتکە ئەمە لەلایەکی ترەوە لە هەمان کاتدا پەرلەمانتارانی ئێمە بەشێک لە پەرلەمانتاران بە تەواوەتی دەورە ڕقابیەکەی خۆیان پیادە دەکرد بە تایبەتی لەسەر وەزیری سامانە سروشتیەکان کە ئێمە گەورەترین کێشەکە ئێستا هەمانە ناشەفافیەتە لە مەلەفی نەوت چونکە سەرچاوی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستانە مەلەفی نەوتە مەلەفی نەوتیش بەدەست 3-4 کەسەوەیە وەزیرەکەی سامانە سروشتیەکان بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو بێتە بەردەم لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان بۆیە داوای ئیستیجوابیان کردبوو بەشێک لە پەرلەمانتاران داوای ئیستیجوابی وەزیری سامانە سروشتیەکانیان کردبوو ئەمەش بۆ هۆی ئەوەی کە دەسەڵاتی جێبەجێکردن بەڕێز کاک نێچیروان بارزانی ڕێگە بگرێ لە وەزیرەکان لە کاتێکا کە لە ڕووی یاساییەوە بە هیچ شێوەیەک دەسەڵاتی هیچ کەسێک نییە ڕێ بگرێ لە وەزیر بێتە بەردەم پەرلەمان ئەو ڕێگرت بوو لە وەزیرەکان کە بێنە بەردەم پەرلەمان ئەم جۆرە ئەدائی پەرلەمان و ئەم جۆرە بەریەکەوتنە لە نێوان پەرلەمان و دەسەڵاتی جێبەجێکردن وای کرد کە لە 19 ئابی شا بە تایبەتی کە ئەو جەلسەیە کرا و نیسابی یاسایی تەواو نەبوو پارتی لە 12 ئۆکتۆبەرا بە بڕیارێکی حیزبی ناوازە کە ئەگەر بڵێم وێنەی نییە یاخود وێنەی کەمە لە هەموو جیهاندا پەرلەمانی کوردستان ڕێگەی بەڕێز سەرۆکی پەرلەمان گرت و بە کودەتا پەرلەمانی کوردستانی پەکخست کە ئەمە من پێم وایە بووەتە لەکەیەکی ڕەش بەسەر ناوبانگی هەرێمی کوردستان لە ڕووی سەروەری یاسا و لە ڕووی دیموکراسیەوە پەرلەمان بە بڕیارێکی حیزبی پاکخراوە بۆیە ئەگەر هیچ ئەملا ئەولا نەکەین هەر ئەو حیزبەی کە بڕیاری داوە ڕێگە لە سەرۆکی پەرلەمان بگرێ و پەرلەمانی پاکخستەوە حکوومەتی ئیفلیش کردووە و ناوبانگی هەرێمی لە کەدار کردووە هەر ئەو حیزبەش دەتوانێت زۆر بە ئاسایی یعنی بە بڕیارێک ڕێگە بدا بە سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان و پەرلەمان کارا ببێتەوە ئەمە ڕێگە ئاساییەکەیە ڕێگە ئاسایی و یاساییەکەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەڵام ئەگەر لە پێناوی حەلکردنی ئەم کێشە سیاسی کە ساڵێکە بۆ ساڵێک زیاترە لە هەرێمی کوردستانە هەیە و بە دوای خۆیدا کێشەی ئابووری ڕاکێشاوە و بڕیارێکی وەکو بیدعەیەکی یاسایی پاشەکەوتی موچە و ئەوانەی لێ دروست بووە کە من پێم وایە ئەو ئەزمە ئابووریە هەمووی لێکەوتەی ئەزمە سیاسیەکەی ئەگینا خۆی لە ئەسڵدا وجودی نێو دروستکراوە کە ئەمانەی لێ دروست بووە و پارتی ئامادە نییە ئەوە بکات بۆیە ئەگەر ڕێکەوتنی سیاسیش بکرێ بە مەرجێک بە دووبارە پێداچوونەوەی هەرسێ سەرۆکایەتیەکە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان گۆڕانکاری لە هەرسێکیان نابکرێ ئەوش ڕێگە چارەیەکی سیاسیە کە لە پێناوی حەلکردنی ئەم کێشەیەکە هەیە و لە پێناوی دەرکردنی هەرێمی کوردستان لەو چەقبەستووی کە تیا دروست بووە ئەنجام بدرێ ئەگەر نا ڕێگە یاسایی و ئاساییەکە ئەوەیە کە ئەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە بگەڕێنەوە شوێنی خۆیان و هیچ کێشەیەکی یاساییان نییە.